بەناوی خۆی بەخشندەی میهرەبان سڵاوتان لەبێت بینەرا بەڕێز و خۆشەویستەکانی بەرنامەی دیداری شەقام. خۆشحاڵین لە دەرفەتێکی دیکەی بەرنمەکەتان بە خزمەتەوەی بەڕێز و خۆشەویست ئەگەینەوە. ئازیزان ئەمەڵقەیە لە سەروبەندی نزیکبوونەوەی دەستپێکی ساڵێکی نوێی خوێندن لە هەرێمی کوردستان بە پێویستمان زانی هەڵوێستەیەک لە بەردەم پرۆگرامەکانی خوێندن بە تایبەت پەروەردەی ئیسلامی لە ناوەندەکانی خوێندندا بکەین لە کاتێکە کە پێش ماوەیەک و بە ئێستاشەوە قسە و باسێکی زۆر هەبوو لە ویستی گۆڕانکاریکردن لە پرۆگرامی پەروەردەی ئیسلامی لە وەزارەتی پەروەردە و فێرکردنی حکوومەتی هەرێمی کوردستان. ئەمە با بڵین کاردانەوەیشی زۆری جەماوەری لە ئاستی هەرێمی کوردستاندا لە چین و توێژە جیاوازەکان بە شوێن خۆی داهێنا کە بۆچی ئێمە کە کۆمەڵگایەکی ئیسلامیمان هەیە بە زۆرینەیەکی زۆر بەڵام ویستێک لە ئارادایە بۆ گۆڕانکاریکردن لە پەروەردەی ئیسلامی لە ناوەندەکانی خوێندندا. ئێمە لە چوارچێوەی قسە و باسەکانمان لە نێو بەرنامەکەماندا چینە سەر وردەکاریەکانی ئەم بابەتە کە ئێستا بەکوێ گەیشتووە چۆن ئەکرێت چارەسەر بکرێ، ئایا چارەسەر دەکرێت یانە، وەڵامی کۆمەڵێک پرسیاری لەو شێوەیە ئەدەینەوە. میوانە بەڕێزەکانی بەرنامەتان پێ دەناسێنم بەڕێز دکتۆر هەورامان گەچێنەی، سەرۆکی لیژنەی ئەوقاف و کاروباری ئاینی لە پەرلەمانی کوردستان، مامۆستا ئەحمەد کەرکووکی، بەرپرسی لیژنەی پەروەردە لە یەکێتی مامۆستایانی کوردستان، کەروان عەلی بەرپرسی ناوەندی زانکۆ و پەیمانگاکان لە ڕێکخراوی قوتابیانی کوردستان، لەگەڵ میوانێکی زۆر بەڕێز و خۆشەویست دەستێک لە خوشکان و هاوڵاتیان لێرە لە بەرنامەکەمان ئامادەیان هەیە ڕێەوانیش لەسەر بابەتەکە وەردەگرین بە تێکرا بە خێراتنی هەموو بەڕێزانەکەن بەخێر بێن. مامۆستا ئەحمەد لەگەڵ بەڕێستا دەست پێکەین ئەگەر بفەرمونون پێمان بڵێن ویستێک لە ئارادا بوو بە ئاراستەی گۆڕانکاریەکان لە پرۆگرامەکانی خوێندن. ئەمە بەم پەرەگرافە خراپ نییە. ئێمە لەگەڵ قۆناغەکان و پەرەسەندەکان و وەنیە هەر گۆڕانکاریە کە لە ئاسی دنیاە دێتە پێش، ئێمەش پێویستمان بە گۆڕانکاری هەیە بە تایبەتی لە مەجالی پەروەردە و فێرکردن. با بزانین ئەم گۆڕانکاریانەی کە لە کوردستاندا لە پەروەردە و فێرکردن بە هەمان ئاراستە و نیەتی باشە بوو یان هەندێک ئیشکالیات لەمەیە دەبینینەوە. بەڕێستان فەرموو. بە ناوی خی گەورە و میهرەبان دەستخۆشی بەرنمەکەتان لێخین، بە خێراتنی میوانانی بەڕێزەکەین. تەبان پرۆسەی پەروەردە و خوێندن، تەبەن پەروەردەی بە تایبەتی پەروەردەی ئیسلامی خۆتەزانی واتا و بنیاتێکی تایبەتی هەیە. پەروەردە بەو معنایە دێ ئامادەکردن و پێگەیاندنی قوتابی و خوێندکار لە هەموو قۆناغەکانی خوێندن کە ئەچێتە بابی فەلسەفەی پەروەردەوە. ئەم ئامادەکردنی قوتابی و خوێندکارانش بۆ ئەوەیە بتوانین لەنەوەی دوا ڕۆژیانە سوودمەند بین بۆ خۆشەویستی خاک و نیشتیمان و بەرگری و ڕێزلێنان و بەزراگرتنی بەهاکان و کە ئەمانە کۆمەڵی ئامانجا لە مەسلەی پەروەردە بە تایبەتی پەروەردەی ئیسلامی. پەروەردەی ئیسلامی تەبعاً پێش 2003 پێش ڕوخاندنی ڕژێمی پێشوو بابەتی پەروەردەی ئیسلامی لە سەرجەم قۆناغەکان بوونی هەبوو و بابەتێکی سەرەکی بوو و لە سێ بابەتیش پێکات بوو، یعنی سێ پەرتووک بوو لە تەفسیر و لە حەدیث و لە تەجویدە کە ئێستاش ماوە. هەرێمی کوردستانیشی ئەگرتەوە پێش ڕاپەڕین، بەڵام دوای ڕاپەڕین بەداخەوە کە ئێمە ویسمان گرنگی زیاتر بە بوونی پەروەردە و بەو بابەتانە بدەین، هەرێمی کوردستان و وەزارەتی پەروەردە کەوتنە پیلانجێڕی لە گۆڕینی پەروەردەی ئیسلامی بە ناوی ئەوەی کە ئایەتەکان زۆرە، فەرمودەکان زۆرە، هەندێ ئایەت ناگونجێ و یعنی هەندێ بۆچوون و بابەتی وای کرد کە بە فکرەیەکی غەیری موسڵمان هاتە پێشەوە کە ئێمەش بەڵێ لەگەڵ پێشکەوتنین بە تایبەتی لە ناو وەزارەتە بەشێکەیە پێوترێ بەشی پرۆگرامەکان
کە ئەم بەشی پرۆگرامەکان ئێمە لەگەڵ نوێبوونەوە و لەگەڵ پێشکەوتنین لەگەڵ وڵاتەکانی تر لە ڕووی زانستی و لە ڕووی پەروەردە و ئالیەتەکان بەڵام بەداخەوە بە پێچەوانەوە ئەوەی کە ئێستا ئێمە ئەیبینین لە پرۆگرامەکان و لە پیلانی حکومەت و لەو یاسا و پرۆژە یاسانی کە بەتەمایە ئیشی لەسەر بکە وە کردوێتیشی کۆمەڵێ گۆرانکاری لە پەروەردەی ئیسلامی کرا فەرموودە و ئاەتەکانیان لە ناو دەرکرا کۆمەڵێ بەها دەرکرا پێمان بڵێ وردەکاری ئەم گۆڕانکاریانە بە قۆناغ لە دوای ڕاپەڕینەوە بە نسبەت چارەکانی هەرێمی کوردستان چۆن بووە و قۆناغەکان چۆن گۆڕانکاریان تیا کرا تەبا گۆڕانکاریەکان لەوە دەستی پێکرد لە دوای 2023 هێواش کە گەیشتە 2006 و حوت و بەهۆی هاتنی کۆمەڵی ڕێکخراوی بیانی و کۆمەڵی قونسلیەت و ئەمانە خەڵک وایە زانی ئەمە بۆ خزمەتکردنی هەرێمی کوردستانە بەڵێ لەم لاوە هەنێک قوتابخانەیان دروستە کرد یان هەنێک هاوکاری خەڵکیانە کرد بەڵام منهەجێکی تۆکمەشیان دانابوو بۆ گۆڕانکاری لە منهەجی پەروەردەی ئیسلامی و گۆڕینی ئەخلاق و ڕەوشت و قیەمی کوردەواری ڕەسەن ئەمە بەڕاستی ئێمە ئێستا گەیشتۆتینە ئەوەی کە لە 2014 ئەوانەوە ڕێکخراوەکان و قونسوڵیەکان بە پلان لەگەڵ ئەنجومەنی وەزیران و لەگەڵ پرۆگرامەکان و وەزارەی پەروەردە ڕێنماییویان ئەدەنێ دەبێت بەم شێوەیە کار بکەن. هیچ ئاماژەیەکی ڕوونت لەبەردەستایە پێمان بڵێن ئەمە بەڵگەیە لەسەرەوەی کە جەناب دەیڵێ یان تەنها با بڵێن قسەیەکە؟ بەڵێ شتمان لەبەردەستە یەکێک لەو کارانەی کە کراوە بەڕاستی لەسەر منهەجی پەروەردە ئەتوانم بڵێم زانکۆی ئەمریکی لە هەرێمی کوردستان بە تایبەتی زانکۆی ئەمریکی لە سلێمانی بەشێکی هەیە تایبەت بە جێندەر و بە تەقیمی تربەوی و ئەوانە لە کۆمەڵێ خاڵە ئاگداری وەزارەی پەروەردەی کردووە ئەنجومەنی وەزیران کە زیاتر لە 100 خاڵە داوێتە وەزارەی پەروەردەی عێراقیش کە ئێوە دەبێت لە ڕووی کوالیەتی و پەروەردە بەم شێوەیە بێت بەم شێوەیە خوارەوە بێ یەکەم مەسلەی پەروەردەی ئیسلامی نابێت پەروەردەیەکی سەرەکی بێ دەبێت لە پاڵی ئەوەوە دینی تریشەیە ڕێزیشی لێ بگرتێ کە گرتراوە کە هیچ کێشەمان نەبووە لەوەتی کە کورد بە ئاینی ئیسلام ئاشنا بووە هەتاکو ئێستا یەزیدیە و مەسیحیە و ئاشوریە و کاکەیە و هەمووی ژیاوە هیچ کێشەیەکی نە کۆمەڵایەتی و نەسیاسیش ڕووی نەداوە بەڵام ئەمانە هاتوونە بە ناوی ئەوەوە بەڵێ ئێستا کامەی لە وەزارەت تا دەگوزرێ و لە یاسای پرۆژە یاسای وەزارەتی پەروەردە کە ئاخر پرۆژە یاسایە بۆ پەرلەمان ناردرا ئەلێوە سەری هەڵدرایەوە کێشەکە بەرزکردنەوەی کوالیتی و ئاستی زانستی قوتابیان و خوێندکاران لە هەر وڵاتێکە بە گۆڕانکاریکردن لە منهەجە زانستیەکاندا هەبێ وەکو بیرکاری و سوزانم خودی زانستەکان و کیمیا و فیزیا و ئەو بابەتانە بۆچی هەر خولی وانەی پەروەردەی ئیسلامی دراوەیانی تەبەن ئەمە ئیشیان ئەوانەیە بەڕاستی ئەو ڕێکخرا و ئەو کۆمەڵگایانەی کە ئەوروپی و ڕۆژئاوا کە هاتنە هەر وڵاتی وێرانی یەکەن چکە مەسلەی ڕەوشت و قیەم و ئەخلاق ئەگەر نەما تۆ داهات دەست بەسەر ئەو وڵاتەیە زۆر باشە باسی گۆڕانکاریەکان باسی گۆڕانکاریەکان لە هیچ قۆناغێک لە پۆلی یەکەوە تا نوۆی بنەڕەتی چوزانم تا 12 هیچ یەکێک لەو منهەجانە هەر بەفعلی گۆڕانکاری تیاکراوە چی لێلا براوە چی زیاد کراوە چوزانم یانی بەڵێ بە حکمی ئەوەی کە خۆم 27 ساڵە لە مادەی پەروەردەی ئیسلامی زمانی عەرەبی ئەدەمەوە هەم لە کەرکووک و هەم لە هەرێمە بە حکمی ئەوەی کە لە ناو بابەتەکەم دراسەی هەر لە پۆلی یەکی سەرەتاییەوە هەتاکو 12 ئامادەیم کردووە گۆڕانکاریەکی زۆر کراوە و دوا گۆڕانکاریش کە وەزارەتی پەروەردە کردێتی بەشی پرۆگرامەکان تەبەن لە بەشی پرۆگرامەکان کۆمەڵێ لیژنەی پسپۆڕ و سەرپەرشتیار و ئەوانە هەیە لە شارەکانی تر دەهاتن لەوێ دەستکاری پرۆگرامەکانیانە کرد بە جۆرەی ئەوەی کە لەگەڵ قۆناغەکانی قوتابی بگونجێ بەڵام بەداخەوە یەک سەرپەرشتیار یەک لیژنەی باڵای ئەوانە هیچیان ئاگان لەو بابەتە نییە کە ئێمە زانیمان بەو شێوەیە من وەکو خۆم لە سکرتاریەت ئەندامی لیژنە بووم لە باڵای پێداچوونەوەی پرۆگرامەکان لە ئاخیریە دوای فشارێکی زۆر دوای سەردانێکی زۆر بۆیان بەڵام هیچمان ئاگامان لێ نییە لە ئەنجومەنی وەزیرانەوە لەسەرەوە گۆڕانکاری لە منهەجەکە کراوە بەسی ترین شتەوە منهەجەکەیە
لە قۆناغی 1970 بنەڕەتی لە چاپی پێش 2021 کە 2019 و ئەوانەیە لە چاپی 2021 گۆڕانکاریەکان کراوە. یەکەم 11 وانەی تەواو لادراوە لە پۆلی 1970 ئەوانەی کە ئیلاقەی بە بیرۆباوەڕ و بەخواپەرستی و بە ڕۆژی دوایی و ئەوانە هەمووی بە دۆکیومنت لامە لادراوە. ئەمەش بەڵگەکانە کە داوەتمە پرۆگرامەکان لیژنەی بەشی پرۆگرامەکان خۆم لەگەڵیان دانیشتووە. ئەوە ئێستا کتێبی شەو با بڵێن لە بەردەم خوێندکاران و قوتابیاندایە واقع. بەڵێ بەڵێ و خاڵی دووەم 8 ئاەت لە هەر سێ قۆناغەکە لادراوە کە تەنانەت لە ناو ئاەتەکانە لە دیکۆمێتەکە هەیە وشەی ئەعوذ بالله من الشەیطان الرەجیم لادراوە کە خۆم پیانم وت لەسەر چ ئەساسی لادراوە، مراعاتی چ لایەنێک کراوە. ئەمە مسلمان قوتابی مسلمانی خوێنێ، غێری مسلمان نایخوێنێ. یعنی چی؟ محەممەد ڕەسوول الله صلی الله عليه وسلم لادراوە لە ناو پەرتوکەکانە لەسەر چ ئەساسێ دە فەرموودە لادراوە، فەرموودەکان کە هەمووی باز لە دادگەری و دەسەڵات و ئەوانە ئەکرێت. 35 وانە دەستکاری کراوە و کورت کراوە و لادراوە کە بەڕاستی لە ناویانە ئەوانەی ئاماژەم پێی کردووە. کۆمەڵێک بابەتی تر تەنانەت وشەی ئەهلی ذمە لادراوە کە ئەمە عیلاقەی بە عەقیدە و بە کۆمەڵێک بابەتەوەیە کە ئیشی لەسەر کرێ. لە ناویان سیولۆ لاپەڕە کەم کراوەتەوە لە کۆی بابەتەکانە کە بەڕاستی ئەمانە ئەوە ئەسەلمێنێت کە پەروەردەی ئیسلامی و پرۆگرامەکان ئیشی لەسەر پەروەردەی ئیسلامی وەکووانەیەکی مێژووی لێ هاتبێ. بەس بەناوەوە پەروەردەی ئیسلامیە ئەمانە چاپی پێشووە کۆنەکانە، ئەمە چاپی تازەیە کە وەزارەتی پەروەردە ئەڵێ بە ستایلینێکی چاک و تەرتیبێکی چاکەوە کردومانە و مزگەوتەکان کوردستانیە، بەڵام سەیری ناوەڕۆکەکە ئەکەی بەڕاستی فەرموو ئەمە یەکێک لەوانەیە کە من بە کتابی ڕسمی دامە پرۆگرامەکان دوو کچی هەرزەکارە تەمەەن 17 ساڵ لەچکیان نیوە لەچکیان لەسرە تم لەسەر چه ئەساسی ئەمە دانراوە با لە نێژوو هەبێ با لە جوغرافیا هەبێ هیچ کێشەمان نییە، ئەوانە عیلاقەی نیە، بەس بۆ پەروەردەی ئیسلامی کچی سەرڕوود یعنی چی ئەمە لێدان لە شعوری لە 1995 مسلمانی کوردستان نییە، بە چه ئەساسێک تۆ ئەمە داناوە ڕسم نییە. ئەمە یەکێکە لەو بەڵگانە. بەڵگەی تر زۆرە زۆر باشە مامۆستا دوای لادراوە تەمانەمە داومە پێیان کە وعدیاندا تەوقیعیان کرد لەسەری کە ئەمە دەستکاری بکەین و لای دەین، بەڵامە تا ئێستا نە دەستکاری کراوە نە هیچ. وە لە کاتی وەزیری شابووە کە وەزیری پەروەردەی ئێستا ئەڵێ من تەوقیعم لەسەر هیچ شتێک نەکردووە، من لە فەیسبووکی جوابم داوەتەوە ئەگە تەوقیعت لەسەری نەگردووە ئەو ڕێکخراوە ئەمریکیی کە هات دوای دەست بەکاربوونت بە مانگێک کۆمەڵێک گۆڕانکاری کرد، کۆمەڵێک دەورە و خولی کردەوە لەسەر چه ئەساسی؟ ئایا بۆ ئاگداریەوەنی یان ئەم منهەجە لە 2021 گۆڕاوە، جەنابەت لە 2019 هاتوویتە. ئەم گۆڕانکاریانە لە منهەج کراوە لەو قۆناغانە لەسەر چه ئەساسێک کراوە، چێ کردێتی بەدەسەڵاتی چێ کراوە و چێ بەرپرسە لەمە. طبعا لیژنەکانیش یعنی کە ئەم بابەتانە لادراوە لیژنەکانیش ئەوانەی کە لەو لیژنانە بوونە هیچی ئاگای لێ نییە کە من پەیوەندیم پیان کردووە سەرپەرشتیارەکان ئەڵێ مامۆسایەمە بە هیچ شێوە ئاگامان لەوە نییە، پرۆژەیەکی جوانماندا پێیان لە 18 نەفەر 16 نەفەر دەستمان بەرز کردەوە کە گۆڕانکاری بکرێ ئەم منهەجە بێ، منهەجەکە نەدرا لیژنەکەش هەڵوەشایەوە. لەوانەی حەوت عنوانی ڕێزگرتن لە ئیسلام وشەی ئیسلام بۆ لادراوە، بەس نووسراوە ڕێزگرتن لە کتابەکە، جاران ڕێزگرتن لە ئیسلام لە ناویا بووە، یان لە وانەی 7 و 11 ڕنگدانەوەی بابەتەکان لە ڕسمەکان، ڕۆژوگرتنە زەکاتدانە، ئەمە هیچ ڕنگدانەوەیەکی نییە لەو بابەتە. وانەی 15 چەند وێنەیەک لە ژیانی هاوڵ و پلەی پایی پێغەمبەر لە ئاەتی محەممەد ڕەسوول الله والذین معه ئەشیداء على الكفار رحماء بینهم فتح 22 لادراوە. ئەمە هەموویم داوەتە پیانەوە کۆی ئاەتەکە لادراوە، ئەمە مڕاعاتی چێکراوە. من لە کۆبوونەوەکە باسم کرد لە ئاخیریا بەڕاستی بەرپرسی پرۆگرامەکان سەرۆکی بەرپر بەڕێوبەری گشتی پرۆگرامەکان بە ئاشکرا وتی ئێمە ئەلمانین. ئەوە لێرە بۆیە باسی یەکەم چکە لەوێش باسم کرد، وتم تۆ حکوومەت تۆی داناوە هەرچی فکرێکت هەیە دەمێ منهەجێکی
پەروەردەیی ڕەسەن دابدرێت تۆ ئەلمانیت وتم ئەوەی کە بەرپرس و سەرۆکی تۆیە ئەلێ مسلمان بوو نەقشبەندیم ئەمە لەگەڵ ئەوەیە چۆن ڕێک تۆ ئەلمانیت پیرۆزێ بێ بەڵام ئەم کۆمەلگایەکی ئیسلامیە با بچینە لای مامۆستا دەگەڕێینەوە ئەنجا بۆیە بەڕاستی لەمە دەستکاریان کردووە ئێستا یاسایەکشیان هێناوە ئەیانەوێت لە یاساکەوەش لێت بدەن ئەوە توانم مامەسا باسی کات کە 1990 مادەیە 975 بڕگەیە لە هیچ شوێنێ باسی پەروەردەی ئیسلامی ناکە کۆمەڵی ڕێگیریشدانراوە. بەڵێ زۆر باش جەنابی مامۆستا بەخێر بێن دووبارە هەم زانای ئاینی هەم ئاینی ئیسلام هەم بەرپرسی لیژنەی ئەوقاف و کاروباری ئاینی لە پەرلەمانی کوردستان بە هەردوو سیفەت ئەگەر کۆیکەیتەوە بە هاوبەشی قسەمان بۆ بکەیت. ئەو مامۆستا ئەحمەد سەربردەیشیە و قۆناغە جیاوازانی خوێندەوە کە ئێستش منهەجە و ئینکاری ناکرێ و لەبەردەست قوتابیانایە کە بەڕاستی گۆڕانکاری و هەموارێکی تیا کراوە ئامانجەکەی دیارە و ڕوونە یانی ئینکاری ناکرێت و ئێستش پرۆژە یاسایەک لەلایەن حکوومەتی هەرێمی کوردستانەوە پێشکەشی پەرلەمانی کوردستان کراوە کە یەکێکە لە پرۆژە یاسا هەرە گەورەکان زۆر مادەی زۆری دیارەتیایە سەبارەت بە منهەجەکانی پەروەردە و فێرکردن لە هەرێمی کوردستان منزم نییە پەروەردەی ئیسلامی شێکێکە لەوانە کە بە ئامان گیراوەتیایە لە پرۆژە یاساکەیە. ئێوە قسەتان لەسەر ڕوونکردنەوەکانی مامۆستا چییەوە تا چەند چاودێرون بەسەر قۆناغەکانی گۆڕانکاری لە بواری پەروەردەی ئیسلامیە و پرۆژە یاساکە چیمان پێڵێ لەم بوارەیە؟ بسم الله الرحمن الرحيم الحمد لله وصلى الله وسلم وبارك على نبينا محمد وآله وصحبه ومن والاه. سپاس بۆ بەڕێستان و سپاس بۆ میوانە بەڕێزەکان و سپاس بۆ ئەو خوشکە بەڕێزانەی کە تەشریفیان لێرەیە و سپاسیش بۆ بینەرانی بەڕێز و ئەو برا بەڕێزانەی کە لە پشتی کامێراون. خۆی طبعاً ئێمە ئەگەر بە شێوەیەکی گشتی قسە بکەین لە ڕاستیدا خوێندنی ئیسلامی هەر لە سەرەتاوە هەتاوەکو بەرەو جامیع و زانکۆ و دراساتی عولیاش لە کوردستانە ئیهتیمامی خۆی پێ نادرێت. ئەمەمان لە شوێنی خۆی باس کردووە و لە جێگای خۆی باسمان کردووە و بەڕاستی مەترسی ئەو بابەتەمان خستوەتە ڕوو لە پەرلەمانە لە لێدوانەکانمانە لە ناو لیژنەکانە لە سەردانەکان لە هەموو جێگایەک. بڵێ کامە طبعاً بەڕاستی ناگونجێت لەگەڵ میلەتێکا کە میلەتەکە زۆرینەی هەرە زۆری موسڵمانە ینی گرنگی نەدرێت بە خوێندنەکە و دوجار گرنگی نادرێت بەوانەی کە تەخەڕوجەکەن گرنگیان پێ نادرێت. سەفەرمە هەر تۆ قوتابخانە ئیسلامیەکان بگرە کە سەر بە وەزارەتی پەروەرد ئەوقاف بوون ێستا سەر دوای خستیانە سەر پەروەردەی هەمتر خراوەتەوە سەر ئەوقاف. ینی هەموو ئەو مادانەی کە قوتابیەکی تر لە وێژەیە ئەیخوێنێ غەیری مادە ئیسلامیەکان بڵێن غەیری مادە ئیسلامیەکان لە تەفسیر و لە ئوسوڵ و لە حەدیث و ئیلی ئاخیری مادەکانی تر ینی تەریخ و جوغرافیە و ئیلی ئاخیری ئەوانی تر ئەوەی کە قوتابیەک لە وێژەیە خوێن ئەویش ئەیخوێنێ کەچی ئەو کە لەبەرەوە لە ئێدادیەکی ئیسلامی دەرەچێ بۆی نییە لە هیچ کولێیەکی تر وەربگیرێ بۆی نییە لە هیچ تەخەسوسێکی تر وەربگیرێ. ئێتۆ مادەیەکی زۆرت بەسەر یاداوە زیاد لە 18 مادە باشە دوای ئەوە کە تەخەڕوجەکە 100% ئێنێ 99 ئێنێ بەڵام تەنها ئەبێ لە زانکۆیەکی ئیسلامی بخوێنێ یام لە جامعەیەکی لە خوێنی ئیسلامی دووبارە بخوێنێ لەوانێ حەزی لێ بڕۆ لە شوێنی تر بخوێنێت لەوەش هەمویان وەرناگیرن ڕێژەیەکی کەم وەرەگیرن. قسم بۆیە بەڕاستی بە شێوەیەکی گشتی بەداخەوە ینی خوێندنی ئیسلامی یان ئیهتیمامی پێ نەدراوە وە خۆی گرنگی پێ نەدراوە. ئێمە هەوڵمان داوە کە بەڕاستی هەوڵ بدەین کە ینی لایانی پەیوەندیدار حاڵیکەین بەوە کە ئەمە خەلەلێکی زۆر گەورەیە ئەمە ناگونجێ بەڕاستی چونکە تۆ کاتێک کە ڕێگە ئەگری بە شێوەیەکی صحیح خەڵک ئیسلام بخوێنێ ئەگەر ڕێگەی لێ بگری خەڵک ڕوا لە شوێنی تری خوێنێت خەڵک ڕوا دراساتی عولیا و لە وڵاتێک و یەمەنە خوێنێت چ لە مالیزیای خوێنێ لە شوێنی تر خوێنێ کە لەوانەیە تێگەیشتێکی تریش بێنێتەوە بۆ کوردستان کە تێگەشتێکی زۆر ینی مناسیب و پێکەڵپێک و کاڵە لەسەر باڵا نەبێ و ئیشکالاتی گەورە دروستکە. بەنسبەتی ئەو گۆڕانکاریەوە کە جەنابی مامۆستا ئەحمەد باسی کرد فعلەن بەڕاستی بەداخەوە لەبەرەوە وەک بڵێ ئەو لیژنەی پرۆگرامەکان هەیە لە وەزارەت
بەحسابە مجار بەپێی مستەجدات و تازەگەرایی و گۆڕانکاریەکان ئەویش پرۆگرامەکان ئەگۆڕێ بەڵام بەداخەوە تۆ ئەمە ئەیکەی باشە بەڵام ئەبێ لە چاکەوە بۆ چاکتری بکەیت وانە ئەبێ یانی وەکو بڵی بابەتی زۆر بەهێز و بە قووەت و ئینجا خەڵکی پسپۆر لەو بوارە بیکە بەڵام بەداخەوە کاتێکی ئێمە سەری عملی وەزعەکەکەین من لە ماوەی لەمە پێشش مؤتەمەرێکی سەحەفیم گرت باسی ئەو بابەتانم هەموو کرد چاپی پێشوو چاپی ئێستا و گۆڕانکاریەکان کە چەند سەفحەی لێلا براوە و ئەو وانانەی کە لێلا براوە هەمووی ئاماژەم پێکرد کە ینی بابەتی زۆر حساس لا براوە هیچیش نەخراوەتەوە شوێنەکەی ینی بۆ نمونە ئێستێکێک لەوانە بابەتی مەوزوعی هاوڵانی پێغەمبەر صلی الله عليه و آله وسلم بابەتی هاوڵانی پێغەمبەر هەمووی لا برا و شتێکی ترش نەخراوەتە شوێنەکەی هەندێک لە هاوڵان بابەتی هەندێک لە خولەفای ڕاشدین عمەری کوڕی خەتاب رضی الله عنه لا براوە و جابانی کوردی کە ئاماژەی پکراوە تاکە سەحابەی کوردیە لا برەوە بابەتەکانی تر وردەکاری زۆر شانازی پێوە بکە و جێگەی شانازی طبعا جێگەی شانازی هەموو ئومەت ئیسلامیە لەم ماوەی ڕابردووە با بڵێن لەسەر ئاسی کۆمەڵگەی کوردی دەنگێکی ناڕەزایی گەورە بەرامبەر بەم گۆڕانکاریە ئەمە چی بوو یانی خۆی ئەوە لە چیەوە هات لە بابەتی پرۆژە یاسایی کە لەلایەن ئەنجومەنی وەزیرانەوە هاتووە پرۆژە یاسایەکی دوور و درێژە بۆ پەروەردە و منهەجی پەروەردە و وەزارەتی پەروەردە کە زیاد لە تقریبا 190 مادە هەیە تقریبا 197 مادەیە پێم وایە و بڕگەکانی زۆرن تەفاسیلێکی زۆری تایە بە تەحدید ئێمە کە بە تەحدید باسی بابەتی پەروەردەی ئیسلامیەکەین ئەوەی کە ئیشکالە گەورەکە بوو لەو مۆزوعە طبعا ئەوان ینی بەزانین بێ بە نەزانین بێ بە هەر جۆرێک بێ شتێک ئەخەنە بازارەوە بزان کاردانەوەی خەڵک چۆن لەسەرەوە مۆزوع وانە قۆناغ بە قۆناغ ئەینان یەکسەر لە 100 شتێک ئەوە ئەخەنە ناو بازارەوە ناو سۆشیال میدیاوە ناو پەرلەمان بزان خەڵک کاردانەوەی چێ لەسەرەوە بابەتە ئەو بابەتەوەی کە ئیشکال بوو لەسەری ئەوە بوو کە پەروەردەی ئیسلامی کراوە پەروەردەی ئاینی باشە یام تاریخی ئاینەکان مێژووی ئاینەکان طبعا ئێمە ئیشکالمان لەوە نییە کە ینی قوتابی شارەزای بێت لە مێژووی ئاینەکان عولەمایانی ئیسلام بە سەدان مجەلداتیان لەسەر ئەو بابەتە نووسیوە خۆیان تاریخ الئەدیان و إلى آخره والفرق ئەما تۆ ینی بۆچی دەی لە بەدیری ئیسلامیەکە ئەمەدانەی تۆ کە کردت بە ئاینی ینی کەواتە ئاینی ئیسلامیش یەکێکە لەو ئاینانەی کە وەکو بۆ نمونە بڵێن زەردەشتیەت ئەخوێنرێ وەکو یەهودیەت ئەخوێنرێ وەکو یەزیدیەت ئەخوێنرێ باش تۆ میلەتێکە لە 195 موسڵمانە پەیڕەوی ئاینی ئیسلامەکە تۆ دەی لەگەڵ ئەقەلیەتێکە کە لە 101 یان لە 102 چۆن وەکو ئەمە نانی پێچەوانەی عەدالەتە پێچەوانە حتا ئەو دیموکراسیەتەیەکە ئەوان خۆیان بۆچی لە پرۆسەس سیاسیەکەی زۆرینە مافی هەیە دەسەڵاتی وڵاتێک بگرێتە دەست بۆچی لە بوارە ئاینەکەی زۆرینە مافیەوەی نەبێ وانەیەکی مامۆستا عەباس تۆ ئێستا بچۆ وڵاتێکی وەکو سوید بۆ نمونە کە زۆرینەی هەرە زۆری ینی دانیشتوان و هاونیشتیمانیانەکەی ئیسلامی نین پەیڕەوی ئاینی ئیسلام ناکەن ئەکرێتەوە بڕۆی لەوێ بڵێ وەڵای کاکە ئەبێ وانەی ئیسلامی لە 195 ئاینەکانی تر دابگرێت ناکرێت چونکە خەڵکەکە تەقبولی ئەوە ناکە خەڵک تەقبولی ئەوە ناکە دانیشتوانەکەی تەقبولی ئەوە ناکە کاکە دانی خەڵکی ئێمە خەڵکی موسڵمان خەڵکی دیندار پەیڕەوی ئاینی پیرۆزی ئیسلامەکەن ئێمە هیچ ئیشکالمان نییە لەوەی کە ئاینەکانی تر لە شوێنی خۆیانە باسی ئاینی خۆیان بخوێن و تیابی ئەمەم ئیشکالەکە بوو بەڕاستی ئەوە بوو ئەوە تاکە ئیشکال بوو لە پرۆژە یاساکە ئەو تاوانێکی بوو لە ئیشکالە زۆر ینی زەقەکان ئەوە بوو تەبەن کە ئەمە هات ئەوە تەبەن پرۆژە یاسا کاتێکە دێ خوێندنەوەی یەکەمی بۆ کرد لە خوێندنەوەی یەکەمە مناقەشات وشت ناکرێت تەنها ئەوەیە سەرۆکی پەرلەمان لیژنەی یاسایی ڕاستپێرێ ئەڵێ ئەمە عینوانەکەیت ئەم ئەندام ئەم جهەتە ناردوویەتی کە ئەنجومەنی وەزیرانەوە یا بە لیژنەی تایبەتمەند لیژنەی تایبەتمەند راپۆرتی لەسەر نووسێت راپۆرتەکە ئەوێتە بنەمای مناقەشەکردن بۆ خوێنەوەی دووەم ئەو ئەبێت ئەو لەوێ چی هێشتا خوێنەوەی دووەمی بۆ نەکراوە هێشتا خوێنەوەی دووەمی بۆ نەکراوە بەڵام خۆشبەختانە تەبەن پێش ئەوەی خوێندنەوەی دووەمی بۆ بکرێمیشە لە ناو لیژنەکانە ڕێک ئەکەون لەسەری چونکە ئەوە ئەبێتە بنەمای مناقەشەکردن ڕێک ئەکەون لەسەر بەرگە و هەستەکەن کە بڵێن نیەتێک هەیە ئاڕاستەیەک هەیە بۆ چاکردنی ئەو ئیشکالیەتانی
چاکرا بەڵێ ئەوە چاکراوە تەسبیت نەبووکو ناوەتە طبعا بۆتە راپۆرتی لیژنەی پەروەردە و لیژنە مختصەکان هەمویان بۆتە راپۆرتێک طبعا ئەوانە نوێنەری فراکسۆنەکان هەمووتیایە هیچ تا هەندێک ڕەگەزی وەکو ئەوەی کە من قسم کردووە لەسەر لەگەڵ کەسانی پسپۆر هەم لە مەجای پەروەردە لە مەجای یاساوەوە هێشتا هەندێک ڕەگەزی ڕێگە پێدراوی یاسایی ئەدا بە وەزارەتی پەروەردە کە لە داهاتوەکەەوەی کە وەزارەتی پەروەردە مافی هەموارکردنەوەی هەر منهەجێکی هەیە بۆ نمونە مەسەرن لە داهاتوە یان پەروەردەی ئیسلامیەکێک نییە لە وانە بنەڕەتیەکان جا باو ئیشکالات ئەمە ئیشکالیاتانە جا ئەوە طبعا یەکەم پەروەردەی ئیسلامی خۆشبەختانە لەم پرۆژە یاسایە کراوە بە مادەیەکی ئەساسی ینی وەک ئەوەی کە لە راپۆرتی نەکانات بەڵە ئەوەی کە لە راپۆرتەکە تەثبیت کراوە بۆ ئیسمن لە هۆڵی پەرلەمان مناقەشەی لەسەر بکرێ بە یەکێک لە مادە ئەساسیەکان لە قەڵم دراوە ئەوە خۆشبەختانە ئەوە یەکێکە لە ئەوەی کە پەیوەندی بە هەموارکردنەوە و دەسەڵاتی وەزارەتی پەروەردە ئەوەی کە پەیوەندی بە بۆ هەیە ئەوە لە بڕگەیەکە هاتووە کە ئەڵێ یەکەم جار نووسی بووی وەزارەت ئەو مافەی هەیە دوای ئەوە گۆڕاکراوە بەوەی کە لەناو وەزارەتە لیژنەیەکی پسپۆر هەبێ کە بتوانێت گۆڕانکاری بکە لە ناوەڕۆکە نەک لە ناوە ناوی پەروەردەی ئیسلامی بگۆڕەوە ناتوانێت بەڵام ناوەڕۆکە گرنگە خۆی هەردووکیان هەر گرنگە هەردووکیان هەر گرنگە خۆی مامۆستا عەباس مشکیلەکە ئەوەیە کە بابەتەکە ئەوە تەبەن ناوەکە ئەمێنێ کە زۆر گرنگە ئێمە شەڕێکی زۆرمان لەسەر کردووە کۆنتاکتێکی زۆرمان ینی هەبووە تاوەکو تەثبیت بووە بەڵام ناوەڕۆکەکەش ئەمەژە بە ئێمە متابعی وەزعەکە بین ئێستا ئەوانەی کە مامۆستا باسی کردن ئەو لیژنەیە گۆڕیوێتی لیژنەکە بەحسا بەڵێ ئێمە گۆڕیمان و شتی ترمە بەڵام ناکاتێکە بە عملی سەیریەکەی یامۆتا لیان زانیوە وەکو عەرەب بەڵێ ئین كنت تعلم فذاك مصيبة وإن كنت لا تعلم فالمصيبة أعظم کاکە تۆ لیژنەی مختصی ئەگەر بەنیازێکی خراپ ئەمەد کردو ئەوە ئەگەر نازانیت ئەوە مصیبەت ئەگەر نازانی کە نازانی بەدە جەهلی مڕکەب ئەگەر تۆ نازانی خەتەرێکی گەورەیە ناوی جابانی کوردی بۆ لە پێشتر دانرا بۆ دوای لایەبێ ناوی عومەری کوڕی خەتاب بۆ پێشتر دانرا بۆ دوای بۆچی ئێوە ینی بابەتی دادگەری لە ئیسلامە بۆ پێشترە بۆ دوایتر لایەبێ یعنی ئەمە بابەتەکە هەنگاوێکتان ناوە بۆ ئەوەی لە مەسلەی ناوەڕۆک و گەڕانکاری ئایندەیە بربەسێک دابنێن لەبەردەم هەر لیژنە وەزارەت و دەسەڵاتێکا کە توانای گۆڕینی هەندێک بنەما و ڕەکیزی ئەساسیان نەبێ مەسەلا ئەوە طبعا ئەبێ ئێمە لە خوێندنەوەی دووەماوەڵی پەروەردەی ئیسلامی بێ و لە داهاتوو لە ساڵی داهاتووە بۆ نمونە هیچ ئاەتێک و فەرمودەیەکی پێغەمبەری تیانە بێ هیچ ناوی هەوڵێکی تیانە بێ ئەکرێشتی وان ڕوو بدات مامۆستا عەباس ئیشکالی تریش هەیە غێری ئەوە تۆ حتا ئەگەر ناوی پەروەردەی ئیسلامی بێ ناوەڕۆکەکەیشی نەگۆڕن بۆ نمونە بەڵام ئەو مامۆستایی کە دانرێ وەیوانەکە بڵێتەوە ئەوە ئیشکالێکی گەورەیە ئەو مامۆسایە کە دانیوانەکە بڵێتەوە خۆی چۆنی ئەوێ وای ئەڵێتەوە بە قوتابیەکان بەڕاستی ئەبێت لە دەستنیشانکردنی مامۆستاکەیشا اینجا لە دانانی مادەکە لە کۆتاییە ئێمە خۆمان قوتابی بووی نەزانین ئەو مادەیە کە ئەکەوێتە کۆتایی وانەی پێنجەم و شەشەم و ئەوانە تاقەتیان نامێنێت تاقەیان نامێنێت توانیان بخرێتە ئەوە ئەمان هەموو ئیشکالات لە مۆزوعەکە هەم لە ناوەکەیە هەم لە ناوەڕۆکەکەیە هەم لەو مامۆستا بەڕێزەی کە مودەڕیسەی کە وانەکە ئەڵێتەوە هەم لە دانانی مادەکە ئەمان هەموو ئیشکالاتن بەڕاستی ئێمە ئەبێ قۆناغ بە قۆناغ هەوڵمان داوە لەگەڵ ئێستا لەم قۆناغای من نایڵین ناوەکە یعنی ناوەکەمان نێڵا بگۆڕێ ناوی پەروەردەی ئیسلامی نەمێنێ ئەوە نەبوو ئەمەش بە چی کرا بەڕاستی بۆی کە ینی ڕای گشتی بزانێ بە جوهد کراوە بەڕاستی بە تێکۆشانێکی زۆر کراوە بەڵام خۆشبەختانە ئەوانیش قسەکانی ئێمەیان وەرگرت ئێمە کاتێک کە پێمان وتە ئەمە ئیشکالێکی زۆر گەورەیە ئەمە ئەم بابەتە ناڕواتە سەر مەجای زۆریە دەینێ مامۆساوەکو دوولایەن قساکەم و زانایانی وەکو پەرلەمان سەرێکی تریشەم هەیە لەم ماوەیە 4000 یان زیاتر لە هەزاران مامۆسای واژۆیان کۆکردنەوەتە پەرلەمانی کوردستان ئەوان تاکیدیان لە چیە کرد وەڵام من لێرەوە ئەمەوێ ینی سوپاسی هەموو ئەو بەڕێزانە بکەم بە گشتی مامۆسایانی بەڕێز بانخوازەکان ئەوە تەوژم و لایەنە ئیسلامیەکان بە هەمویانەوە ڕێکخراوەکان و جەماوەری دڵسۆز کاتێککە هەموو هاتنە دەنگ لەسەر بابەتەکە کاتێککە هاتنە دەنگ لەسەر بابەتەکە ئەوە بوو کاریگەری زۆری دانا لەسەر ویژە نەزەری ئەندامانی پەرلەمان طبعا ئەندامانی پەرلەمان لە لایەنە سیاسیەکانی تر نەک لایەنە ئیسلامیەکان لایەنە ئیسلامیەکانەوە دیارە و حتا لە سەرۆکایەتی پەرلەمان ینی کاریگەری زۆری دانا و زانیان کە ئەم بابەتە بەو ئاسانیە ناڕوات یەکێتی مامۆستایانی یەکێتی مامۆستایان
و هەموو ڕێکخراوەکان بەگشتی بەڕاستی دەور و کاریگەری زۆر ئیجایی بە قووەتیانە ئەمەش تەمان چیە سەلمێنە مامۆستا ئەمە ئەوە ئەسەلمێنە کە ئەبێ ڕای گشتی ئەوە بزانێ ئەوانەی کە بەخەمی دینەوەن ئەوانەی کە بەخەمی ئیسلامەوەن ئەوانەی کە بەخەمی ئاینی ئەم میلەتەوەن ئەبێ بزانن بوونی خەڵکی ئیسلامی بوونی خەڵکی مسلمان بوونی خەڵکی دیندار بوونی خەڵکێک کە مهتەم بێ بە ئیسلام مهتەم بێ بە دین و بە عەقیدە و بە بڕوای ئەم میلەتە لەو مؤسسانە زۆر زەرورە لە پەرلەمانە زۆر زەرورە لە ئەنجومەنی وەزیرانە زۆر زەرورە ئێستا ئەو لیژنەی پرۆگرامە ئەگەر خەڵکێک بێ کە ینی لە مستەوای ینی مەطلوب و داخوازیە بێ چۆن ئەو منهەجانە ئەگۆڕێ وانە ئێمە بچیان گۆرە بە ئاراستێکی باش بە ئاراستێکی باش ئیگۆڕ ئێمە ئەبێ بەڕاستی هەوڵ بین بە حەقیقەت ئەبێ هەوڵ بین کە ئێمە ینی خەڵکی دڵسۆز خەڵکی پاک خەڵکی چاک خەڵکی مهتەم ئەوەی کە ینی ئیهتیمام بە ئیسلامەدا ئیهتیمام بە دین و ژینی بە عەقیدەی ئەم میلەتە ئەدا لەو مؤسسانە هەموو هەبێ بەڕاستی تاواوکەری یەکترن پەرلەمان و ئەنجومەنی وەزیران تاواوکەری یەکترن بەڕاستی فەرموو ئێمە ئێستا یاساکە دەرەکەین باشە ئەوە پەروەردەی ئاینی نەمانێ ڕابێ بە پەروەردەی ئاینی ئەوە پەروەردەی ئیسلامی ماوەتەوە ئەوە منهەجەکەش هەیە ئێسمێنێ ئەو کەسەی کە پرۆگرامەکە وەکو عەرزم کرد ئێوە کەسەی کە مامۆستاکەیە ئێوە توانێت بە نوێیشی تر باسیکە کاگەسە هەر مادەیەگەیە بۆ نمونە مادەی بڵێن جابانی کوردی ئەگە من باسیکەم بە نوێیەک باسیەکەم یەکی تر باسیکە بە نوێیەکی تر باسیەکە وانە بابەتی بابەتی دادگەری لە ئیسلام بۆ هەرێمی بۆ کوردستان لە سەرەتاوە ئەی طبعا بابەتی جابانی کوردی جۆرێک باسیەکەی و جۆرێکی تر باسی ئەو بابەتی جابانی کوردی فعلەن کە هاتووە لێرە ئەم میلەتە ئێمە بۆ شەڕی نەکرد لەگەڵ مسلمانانە کە هاتن بۆ بەبێ خوێن ڕشتن ملەتی کورد ئیسلامی تەقبول کرد جوهدی جابانی کوردی بوو ئەو هات لێرە پێغەمبەر صلی الله علیه و سلم جابان کاتێک ئەچێتە مەککە لە قۆناغی مەککە لەوێ بەیعەت بە پێغەمبەرەکە صلی الله علیه و سلم پێغەمبەر صلی الله علیه و سلم کە ئەزانێ خۆی و لیژنەیەکیش بوون طبعا هەر خۆی نەبوو ینی خەڵکیشی لەگەڵا بۆ کورد وەفدێکی لەگەڵا بوو لەوێ کە ئەزانێ زۆر چوس و چالاک و زۆر کوڕێکی بلیمەت و ئەوانەیە پێغەمبەر صلی الله علیه و سلم ئەڵێ تۆ ئیعلانی ئیسلامەتی خۆت مەکە لێرە با کەسیش هەر لە مەککە پێش مەدینە ئەینێرێتەوە بۆ داواکە بانگەوازەکە تا سەردەمی ئیمامی عومەری کوڕی خەتاب لەوێ کاتێک جێشی ئیسلام دێ جابان کاری کرد هەمووی تەستی هەمووی ینی ئیسلامی وەرگرتووە بە شێوەیەکی نهێنیش ها ئەسڵەن پێشوازی لێ کردووە بە شێوەیەکی نهێنی لە قەسری ئاسا خەڵکی دروست کردو و یەکسەر هاتوون تەسلیمی سعدی کوڕی وەقاسیان کرد ڕەحمەتی خوا لێ بە ڕەزا و ڕەحمەتی خوا لێ بێ یعنی قەسمەوە تۆ ئەمە من ئەگەر من باسی کەم بۆ جۆرە باسیەکەم ئەگەر یەکیتر باسی کا بۆ من کاکە جابان هاتوو ئەوای کردو لەبەرەوە بەڕاستی مەبەستم ئەوەیە بیڵێم کە خەڵک بابزانێ کە بوونی خەڵکی مسلمان و دیندار زۆر کاریگەری و تەسیری هەیە زۆر باشە ماوەسا دێنەوە لە دەستان خۆش بێت زۆر سپاس کاروان عەلی بەرپرسی ناوەندی زانکۆکان لە ڕێکخراوی قوتابیانی کوردستان دیارە وەکو مامۆستاش باسی کرد چین و توێژەکان بە تێکڕ هاودەنگ بوون لەسەرەوەی کە پرۆژە یاسایەکەی حکوومەت بەو شێوەی کە هاتبوو ڕەدیکەنەوە و نیگەران بوون لەوەی یان ناڕەزی بوون لەوەی هیچ گۆڕانکاریەک لە پەروەردەی ئیسلامی لە ناوەڕۆکا بکرێت ئێوە کۆ ڕێکخراوێکی مهتەم بە شئونی قوتابیان بە کاروباری قوتابیان چیتان کرد چۆن هەوڵتاندا کە هاوکار بن هاوکاری خەڵک بن بۆ ئەوەی کە ئەم بابەتە بە گۆڕانکاریی خراپ ئاراستە نەکرێت بەناوی خوای گەورە زۆر سپاس بۆم دەرفەتە سپاسی میوانە بەڕێزەکان دەکەم دیارە هەردوو مامۆستایان بەڕێز ئاماژەیان پێدا بۆ گۆڕانکاری لە پەروەردەی ئیسلامیدا من لە هاوکێشەیەک حاڵی نابم کە دەمێکە پرسیارەکەم هاوکێشەیە ئێمە لە ساڵان 95 بە مسلمان ناسراوین بە مسلمانین بۆچی ئەلمانیەت حکومان نەکات ئەمە هاوکێشەیە تەبعاً ئەگەر پێیان بڵێ مسلمانی بەو ئەلمانیانە یاخود ئیماندارنی بۆی کە بنەمایەکانی ئاین جێبەجێ بکەی بنەماکانی ئیسلام جێبەجێ بکەی ئەوان ڕاستەخۆ دێنە سەرخەت و مسلمانبوونی خۆیان تۆخەکەنەوە یاخود بەناوی خوا دەست پێەکەن لە وتارەکانەدا بەڵام ئیش بە بنەمای ئیسلام ناکەن ئەمە بشی گۆڕن 100% تەبعاً تاکو جەماوەرە ئەو جەماوەرەی کە مسلمانێکی مسلمانێکە و هەڵخەزێنراوە بە پارە بێ یاخوب هەر شتێکی تر بێ بۆتە دەنگدەری خۆیان بۆیە ئێمە وەکو ڕێکخراوی قوتابیانی کوردستان وەکو مەکتەبی قوتابیان و لاوانی کۆمەڵ دیاتگەری ئێمە هەر سەرەتا ڕەتمان کردەوە چونکە ئەمان زانی چی
چی شەکەکرێت ئالمانێت چی شەکەکات بۆی ئەم پەروەردەی ئیسلامیە بگۆڕێت بە ناو ناوەڕۆکیەوە. ئێمە ڕاستەخۆ لە مانگی تەموزی ساڵ 2022 واتە دوومانگ پێش ئێستا ئێمە سیمینارێکمان ساز کردووە کۆمەڵە کۆنفرانسمان ساز کرد بە لایەنی پسپۆر مامۆستای زانکۆی تێدا بێ و کۆمەڵی خەڵکی پسپۆری تێدا بوو هەوڵماندا شتێکدا بنین چەند سەرنجێکمان نووسی لەسەر ڕەشنووسەکە بەکاملی وەکرمانە ڕەشنووسی لە پەروەردە و فێرکردن بۆ پەرلەمانی کوردستان دامان بە فراکسیۆنی کۆمەڵ یادگەری بۆەوەی لەوێ ئیشی لەسەر بکە و واروەها دەستکاری بکە بۆ ئێمە زەختمان لەسەرەوە کردەوە کە مادەی چواردەم لە خاڵی دووەم باس لە سەراحەتێکەکەواتە باس لە دەستکراوەیەکی وەزارەتی پەروەردە کات کە دەتوانێت منهەج بگۆڕێ ئەمە بە تاقیق دایانەوێت دوایەوەی ئەم پرۆزە یاسایە لە پەرلەمان بەرزکرا بۆ ئەنجومەنی وەزیران و پەسەند کرا ئەمە بدرێت بە وەزارەتی پەروەردە وەزارەتی پەروەردە ڕاستەخۆ ئیشی سەرەکی بکات لەسەر پەروەردەی ئیسلامی ناو و ناوەڕۆکی بگۆڕێ تا ئێستا ئیشی لەسەر کردوەکو مامۆستا باسی کرد ئیشی لەسەر کراوە وەجێبەجێ کراوە بە بێدەنگی ڕەنگە بەشێکمان جیاوازە بێ ئێستا کێشەمان هەیە کاتێک پۆلی 12 تەواوەکات واتە 12 ساڵ خوێندوویەتی کە دێت بۆ زانکۆ پەیمانگاکان کە ئاسی بەرز بۆتەوە شوێنەکانی گۆڕا ڕەنگە لە شارێک کۆپسێت بۆ شارێکی تر بخوێندن ئاسی پەروەردەی ئیسلامی زۆر لاوازە جگەلەوەی کە بنەماڵەکان ئێستا گرنگی ئەوتۆ پێ نادەن ئێستا ئەوەی کە لە ساحەکەدا هەبێت و ئەوەی کە ئیشی پەروەردەی ئیسلامی بکە تەنها حیزبە ئیسلامیەکانە کە خوای گەورە بەردەوامیان پێ بدات ئینشاءالله چونکە ئەمە ئەلمانیەت ڕێگری لەوانەش دەکەم ئێستا خوێندنگە ئیسلامیەکان نەماوە لە ناو مزگەوتدا کە پێ حوزرە هەبوو وەکو مامۆستا زیاتر شارەزایە خەڵک پێدەگەێنرا لە ڕووی پەروەردەی ئیسلامیەوە بەڵام من نمونەیەک باسکەم تازە لە پەیمانگا وەرگیرا بووین قسەمان نوێژ عسر بوو هەمومان تەبان ڕاگری پەیمانگە و کۆمەڵێک کەسی مامۆسای زانکۆ لێ بوون وتیان با جەماعەت بکەین وڵا پێمان وتن قامەتێک بکەن باوەڕکە هەموو سەیرانەکەین نایانزانی قامەتێ بکە واتە ئەمە شتێکی جوزئیە شتێکی زۆر کەمە لە پەروەردەی ئیسلامی کە فێر نەکراون بە تەلەبە بە مامۆستا تەنانەت ئەگەر پرۆژەیەکمانە برد لە پەیمانگا یاخود لە زانکۆ جێبەجێ بکەین وەکو ناوەندی زانکۆ ڕاستەخۆ ئێمە ڕێگریمان لێکرا لەوەی کە ئێوە ناوێ بیکەن چونکە پەیوەندی ڕاستەخۆی بە پەروەردەی ئیسلامی هەیە بۆ منە لە ساڵیادی جیهانی باڵاپۆشیدا ئێمە لە چکمان دابەشەکرد بەسەر ئەو خوشکانی کە باڵاپۆش نین سافیرەنە ڕێگریان لێ کردین ڕاستەخۆ بەم نەسای و تێمە ئەلمانینە چۆن ڕێگادەم تۆ بیکە ئێمە ئیشی چەند ساڵەمان کردووە لەسەر چی لەسەرەوەی خەڵک لە چک نەکات و خەڵک نوێژ نەکاوەوانە بە کورتی پەروەردەی ئیسلامی دەستکاری کراوە و ئێمە ئەوەی ئێستا پێمان نەکرێ وەکو ڕێکخراوی قوتابیانی کوردستان چەند جارێک لەگەڵ لایەنە پەیوەندیدارەکان هەم لیژنەی پەیوەندیدار لە پەرلەمانی کوردستان و هەم وەزارەتی خوێنی باڵا و وەزارەتی پەروەردەش هاتوونە سەرخەت کە ئەمە نابێت دەستکاری بکرێ ئەگەر دەستکاری بکرێت ئێمە هەڵوێستمان نەبێ یەر بە هەڵوێستی خۆبێشاندان بێ بە هەڵوەستی ڕێگرتن بێ لەوەی کە ببڵێتەوە وەکو مامۆستا باسی کرد بەجددی ئێستا ئەو مامۆستایانەی دەرسەڵێنەوە دەرسی پەروەردەی ئیسلامی ئەڵێنەوە هیچیان مامۆستای پەروەردەی ئیسلامی نین بەڵکو مامۆستای بیرکاریە مامۆستای زانستە مامۆستای هەروانەیەکی ترە دێن بە وەکو وانە بێژدایەنن ئێستا من وەکو خۆم کە تەلەبم ئاین تاوام کردووە لە قۆناغی 1 تا 6 بنەڕەتی مامۆستای کوردی ئاینی پێوتومە و لە 7 تا 9 مامۆستای عەرەبی پێوتومە وەکو هەرکردەوەی بەشەوانەکانی مامۆستای وای لێ تەمان زۆربەی ڕۆژەکانی شەکرا بە وەرزش بەشەوانی ماوە دوو ئاینی بدەرێ بە هەر حاڵ دوایی لەگەڵ مامۆستان دێ قسە ئەەکەین با ئێستا بچینە لای ئەو بەڕێزانی کە میوانمانێن دێک دەرفەتی بەوانیش بدەین بە تاکید مایکتان لایە جەنابی مامۆستا فەرمون قسە بکەن ئەوە یەکی ئەگەر بە 1-2 دقیقە مەمنونەبین زۆر بە کورتی پرسیارەکانتان. بسم الله الرحمن الرحیم دەستخۆشیتان لێەکەم بۆ ئەم بەرنامەیە خی گەوری ئینشەڵا زیاتر یارمەتی و هاوکارمان بێ ئینشەڵا بۆ سەرخسیندینەکەی خۆی من لێرە فەخر و شانازیەکەم بە مامۆستا ئەحمەدەوە کە بەرپرسی لیژنەی پەروەردەیە لە یەکێتی مامۆستایانی کوردستان بەڵام لە مامۆستای بەڕێز دەپرسم ئایا کە وەکو خۆی فەرمووی 197 یاسا هەیە کە ئایا لەم 197 یاسایە یعنی بۆچی لەم مەڵەمادای بۆچی باسی ئەوە نەکراوەکە پەروەردە ئیشی لەسەر نەکراوە کە ئەو ئەلحەمدوللا دەستێکی باڵای هەیە لەوێ ئایا هەوڵ و تێکەوشانی ئەو چی بۆ لێرەیە یعنی چۆن هەوڵی داوە کە ئەمە
ئەمەش بچێتە ناو یاسایەوە. لێرەش ڕۆکم واسە هەورامان کە ئەندام پەرلەمانە ئێمە بە حەقەت یانی زۆر لە کەسانمان بیستووە کە سوپاس بۆ خوامە جێگەی فەخر و شانەزی حتا لە مزگەوتەکان و لە ماوەساکان بیستوە لەسەر مینبەرەوە کە سەرۆکی پەرلەمانمان حیجاب و لە چک بەسەرە و محاجبەیە. بەڵام لە ماسای بەڕێزە پرسم تا چەند ئەو لەگەڵ ئەوەی لەگەڵ ئەم بەرنامەی و چۆن دژی ئەم یاسایە کە ئەوان دایانناوە ئایا ڕەو بۆچوونی ئەو چۆنە لەسەر ئەمە؟ ئایا پاڵپشتی ماسایانی بەڕێزەکە پاڵپشتی ئەو فراکسیۆنانەکە کە دژی ئەم یاسایە قساکەن یاخود ئەویش چۆنە؟ وە پرسیاری سێمیشم هەر بۆ ماسا هەورامانی بەڕێزە ئایا تا چەند فراکسیۆنەکانی کە پاڵپشتی فراکسیۆنە ئیسلامیەکانن لە پەرلەمانە دەستخۆشیتان ساڵ خوشکێکی ترە گەر بێ پرسیار بکە فەرموو. سەرەتا بەناوی خی گەورە دەستخۆشی تەورەکەتان لە یەکەم. من پرسیارێک لە مامۆستا بەڕێز مامۆستا هەورامانەکەم ئایا هۆکاری دەستکاریکردنی پەروەردەی ئیسلامی ناگەڕێنێتەوە بۆ زۆربوونی ڕێکخراوە بیانیەکان و هاتنیان کە هەڵگری بەرنمەیەکن پێچەوانی بەرنامەی ئیسلامە؟ زۆر سپاس. دەستخۆشی بۆ یاش. ئەگەر بەڕێزێکتان پرسیاری دیکە بڵێ. دەستخۆشیتان لە یەکەم ئەم بەرنامانە بەڕاستی گرنگە چون میلەتی ئێمە میلەتێکی مسلمانە ڕازی نابێ بە کۆمەڵەشت بەرامبەری بکرێ. من پرسیارێکشم لە بەڕێز مامۆستا هەورامان هەیە کۆمەڵی دیاردە دروست بوو لە ناو میلەتی مسلمانە ئایا ئەوان ئەم گۆڕینی منهەجەشێکێکە لەو دیاردانە ئەوان چیان کردوەکو پەرلەمان چون زۆربەی شتەکان لە پەرلەمانەوە دەرەچێت کە تەسبیت دەبێت بەسەر خەڵکیان بێتە یاسا و ئەبێتە یاسا و ئێتۆ بەسەر و چاومانە بۆ بەڕێژ بۆ مامۆستایش ئەو یانیش چیان کردوەتە ئەو پەروەردەی ئیسلامیە بدرێتە کەسێکی پسپۆڕ ئەما لەم لاوە ئەگەر مامۆستایی پسپۆڕی ئاینی دانەمەزرێ دوای دیسان شتێکی لەو لاوەش ئەو غەڵەتە دروستە بێ کە مامۆستا بە گوێرەی پسپۆڕی خۆی دەرسەکە ناڵێتەوە ئەبێ مامۆستایان شتێ بکەین ئایا کۆدەنگی بێیان کارێک بێیان شتێ بێ کە ئەو مامۆستا هەم ئەوانەی دینیەکان دابمەزرێن بە مامۆستا بە هەردووکیان ئەتوان ئەوە بکەن هەم پەرلەمان جدی لەسەرکاتەوە هەم بەشی مامۆستایانیش هەوڵێک بدەن کە ئەو مامۆستانە تاعین بن تا بۆی پەروەردەکە بە جوانی و بە ڕێکەپێکی بگاتە شوێنی خۆی. بەڕێز مامۆستایش ئەگەر مامۆستا کاروانیش ئەگەر پرسیارێکیش بۆ ئەوان وەکو بەشی قوتابیان زیاتر چاوڕۆشن کە لەسەر ئەم شتانە چونکە وەکو دووبارەی ئەەکەم و میلەتی ئێمە ملەتێکی مسلمانە ڕازی نایە بە کۆمەڵەشت و هەروە ئەوان کۆدەنگێکی لەسەر دروستکەن ئەو کاتە خەڵکیش بەڕاستی پشگیریانە بێت میلەتی ئێمە بە هەموو شتێک قەناعەت ناکە و بە هەموو شتێ ئەوان بە دڵی خۆیان ناتوان ئەو شتانیانە پێ بکەن و ئیلا پشگیریان ئەکەن و ئەو کاتێ ناتوان وەکو ئەم بایکی بەسەریان تێپەڕ بێ ئەوان ئەگەر ڕاستەکەن مناڵیان خۆشەوە و تەلەبەیان خۆشەوە با بێن سیستەمی مەکتەبەکان چاک بکەن بابێ مەکتەبێکەوە دەوامە بەم گەرمایە بە پانکە شڕێک و لۆچێت تیاشانە بێ زۆربەی سەم مناڵەکانم لە ئیبتیداین زۆربەی مەکتەبەکان تیانە نییە بەر خوێندن بەو گەرمای ئایا تەقەبولی ئەتوان وەریگرن ئەوان بێن ئەوە چاکەن نەک دەستکاری منهەج و دەستکاری ئەو شتەکەن ئەو کاتێ ئەگەر سیستەمی مەکتەبەکانیان ڕێکوپێ کرد و وەکو خارج وەکو کۆمەڵە شوێنەکان ئەو کاتێ بۆیان هەیە کۆمەڵەشتی چاکەن بەڕاستی میلەتیش بەسەریان و ئاوا ناڕوان بارەزی خوان بەڵام ئەبێ میلەت چاوڕۆشن کرێ لەسەر ئەو لەسەر ئەو قسەی جەنابەت مامۆستایکی بەڕێز لە فەیسبووکان نووسی بووی ئەوە دوو ڕۆژی تر لەسەر بڕیاری وەزارەتی پەروەردە خوێندن دەست پێکاتەوە ئێمە دەبێت بچین لە هۆڵە گەرمەکانی خوێندنە وانەی خۆشەویستی نیشتیمان بە قوتابیەکان بڵێنەوە. دەستخۆش ئەگەر پرسیارێکتان هەبێ دەستخۆشیتان لێکن بۆ بەرنامەکە. پرسیارەکەی من بۆ مامۆستا ئەحمەدە ئایا ئەوان وەکو یەکێتی مامۆستایان چ کارێکیان کردووە لەسەر ئەوەی کە ئاینی ئیسلام زیاتر گرنگی پێ بدرێت و ساڵی پار ئێمە لە خوێندنگاکانی کوردستاندا کە وانەی ئاینی ئیسلام گرنگیان پێ نەدەدا هیچ هەتا ئێمە و خوێندکاران داوامان دەکرد کە لە ڕۆژەکانە کە دەرسە خوێنین زیاتر بکرێ کاتەکەی بۆمان یاخود نەکەوێتە ئاخر دەرسەوە بەڵام هیچ قسەیەکیان نەئەکرد هەتا بە مامۆستای وانەکەشمان دەگوت کە مامۆستا با کاتەکەی زیاتر بێت و نەکەوێتە ئاخر دەرسەوە کە زۆربەی تەلەبەکان گوێ ناگرن لە دەرسەکە یاخود تااقەتی دەرسەکەیان نامێنێت ئایا ئەمان چ قسەیەک دەکەن کە گرنگی زیاتری پێ بدرێ. زۆر سپاس. ئێوە پرسیارێکتان نەماوە دێنەوە لای میوانەکان زۆر سپاس بۆ بەشداریتان مەمنونین. مامۆستا تۆ هەر ئەم جارات
ئەتوانی قسە بکەینی مەجای بەرنامەکەمانێکی ئەوە دەرفەتێکی دیاری کراوە ئەگە بە کورتی و گوشراوی هەم وەڵامی ئەم بەڕێزانە هەم بە ئێمەش بڵێ دوای دەرچوونی یاساکە ناوەندەکانی خوێندن تا چڕادەیەک ژینگەیەکی گونجاو و لەبارە هەم لە ڕووی ئیداریەوە هەم لە ڕووی جودانم مادی و معنەویەوە بۆەوەی کە فعلەن پەروەردەیەکی ئیسلامیتیا بخوێنرێ و بوترێتەوە. بەڵێ دەستخۆشییان لە یەکەم لەو پرسیارانە و لە پرسیارەکەی جەنابتەوە دەست پێەکەم تابەن مەسەلە وەزارەتی پەروەردە کە ئێستا خاوەنی 7,000 قوتابخانەیە زیاتر لە 1,815,000 قوتابی هەیە و زیاتر لە تقریبان 130,000 مامۆستای هەیە 21,000 مامۆستای وانەبێژ هەیە ئەمانە کۆی ئەمانە لە 150 قوتابخانەکانی هەرێمی کوردستان پێویستی بە نوێژنکردنەوە هەیە ژینگەیەکی لەبار نییە ناو هۆڵەکان قوتابخانەیە 6 قوتابی تایە لە ناو پۆلەکاندا بەڕاستی وەزعی مادی مامۆسا و معنەوی و بە هەموو شێوەیە ئەوەی کە باست کرد لە 13 مانگ دەستپێکی خوێندنە ئێمە پێرێ لە کۆنگرێکی ڕۆژنامەگەری داوامان لە وەزارەت و حکوومەتی هەرێم کردووە و لەو قوتابخانانەش زیاتر لە 970 قوتابخانە لەلایەن خێرخواز و ڕێکخراوەکان دروست کراوە لە کاتی تاقیکردنەوەکانیش لە 170 موبەڕی دێوانە لەلایەن خێرخوازەکان دروستەکرێت کە پەروەردەی ئیسلامی وایەنی لێ کردووە ئەو هەڵوێستەیان هەبێ و لە نیشتیمانە بۆیە بەڕاستی ئەمانە هەموویمان پێڵێت کە حکوومەتی هەرێم و وەزارەی پەروەردە هیچ خەمی خوێندن و پرۆگرام و پێشکەوتن نییە بەڵگەشمان زۆرە زیاتر لە 30,000 قوتابی وازی لە قوتابخانە هێناوە کە ئەمانە بێەوەی لێپرسینەوە ئەمانە هەمووی کۆی ئەوەیە کە پێمان ئەڵێ لە دەستپێکی خوێندن حکوومەت لە جیاتی ئەوەی خەریکی بەرزکردنی کوالیەتی قوتابخانە بێت و ئاستی مامۆسا بەرز بکە و موچە لە کاتی خۆیان بدرێ و 21,000 وانە بێژ دا بمەزرێنێ کە لە دەرەوەی شار لە 150-52 بەوانە بێژ پڕکراوەتەوە دێ دەسەبا بۆ پەروەردەی ئیسلامی ئەوێ ئەو ئەخلاق و ڕەوشتەشەیە نەیهێلێ کە ئەمە بەڕاستی ئێمە وەکو یەکێتی مامۆسایان هەم وڵامی ئەو خوشکانش ئێمە هەر لە بیدایەتەوە لەسەر خەت بووینە چەندین جان لەگە وەزیرەکانی پەروەردەی پێشوو ئێستاش دانیشتنمان کردووە بە یاداش خۆم وەکو سەرۆکی دیژنەی پەروەردە بە خاڵ داومە پێیان وەزارەت دەبێت گرنگی بە پەروەردەی ئیسلامی بدا بە ناوەڕۆکی پەروەردەی ئیسلامی ئەوەی مامۆسا هەورامان وان باسی کرد دەبێت بە مامۆسای پەروەردەی ئیسلامی لە کۆی 7,000 ئاماژەی پێ کرد لە پرۆژه یاساکەیە ئەوە لە راپۆرتەکانە جێگیر کراوە کەوانەی پەروەردەی ئیسلامی ببێتە وانەیەکی سەرەکی ئەمە لە ناوەندەکانی خوێندنە هیچ کاریگەریەکی پۆزەتیڤی لێکەوێتەوە بۆ نمونە مەسەرەن لەوانەی شەشەمەوە ئەهێنرێتە سێهەم مامۆسای مختصی بۆ دابین دەکرێت کێشەی ئێمە ئەوەیە یاسا زۆر جا دەرەچێ بەڵام جێبەجێکردنەکەی مهمە دەرکردنی یاسا و بڕیار کێشە نییە جێبەجێکردنی یاسا هەیە دەڵێ دەبێ بەڕێوبەر و یاریدەری قوتابخانە لەسەر ئەساسی پسپۆری و دبلۆ شادەی بە کەلۆریۆسیانە بێ بەڵام بەداخەوە تا ئیستا لەسەر ئەساسی حزبی دانراوە لە هەردوو دەفەر 7,000 قوتابخانە هەیە 7,000 مامۆسای حزبی دانراوە کە ئێمە بە راپۆر داومانە پێ وەکو سەرۆکی لیژنەی پەروەردە لە مامۆسا سەرپەرشتیاری پەروەردەی ئیسلامیمان نییە لە هەرێمی کوردستان لە کۆی 7,000 مامۆسای یەک دوانێک بوو لە 2013 دانرا هەنێکی لەبەرەوەی بانگراوندنی ئیسلامیە لە مقابلەکە دەرنەچوو کەیەکی خۆم بووم لەوانە لە حکوومەتی بەغایە مامۆسای سەرپەرشتیاری پەروەردەی ئیسلامی هەیە لە هەموو شارەکان مامۆسای پەروەردەی ئیسلامی دەرسەداتەوە بەداخەوە لە هەرێمی کوردستان بە بەڵگە لامە مامۆسای مەسیحی پەروەردەی ئیسلامی داوەتەوە بە بەڵگە بە خودی وەزیریشم وتووە لە وەزارەتیش باسمان کردووە ئەمە کارەساتە بەڵێ چەندین جار وەزیرمان بینیوە و ئەمانم بە یاداش داوە پێی ئەڵێ چی بکەین ئێمە بەڵێ وەزیری خوێندنی باڵامان بینی دکتۆر ئارام هاتە لامان کە ئێمە لە هەموو کۆبوونەوەیەکی ئەنجومەنی تەنفیزی وەزیری پەروەردەیان خوێندنی باڵایان لیژنەی پەرلەمانیان بەرپرسێک بانگەکرێ و سوال و جوابی لەگەڵەکەین لەگە وەزیری پەروەردەیە ئێمە خوێندنی باڵا باسی داڕوخانی پەروەردەی کرد بەگشتی پشتگیریم لێ کرد بەڵام وتم جەنابی وەزیر لە زانکۆ پەیمانگاکانە بەڕاستی لە ڕووی زانستیەوە ئێوە گرنگی پێ ئەدرێت
بۆ زانستی بەڵام لە ڕووی پەروەردەیەوە چ منهەجێکەیە بۆ قوتابی پێ بگەێنرێ ئەوە وەزارەتی پەروەردە لەو 12 قۆناغا پەروەردەیەکی داناوە کە قوتابی سەقەتەکە لە زیاتیەوەی پێی بگەێنێ بەو داتانەی کە ئێستا هەیە بەڵام ناکرێ ئێوە کتابێکتان هەبێ علمی الأخلاق تربوی منهەجێکتان هەبێ طبعا بە دڵێکی گەورەوە کردی نووسی باسی خوێندنی ئیسلامیم کرد وتم جەنابی وەسیر خوێندنی ئیسلامی کە ئێستا گرنگی پێنادرێ و وا قوتابخانەکان بەرەو کەمە ڕوات وەزارەتی پەروەردە لە 2016 اعترافی بە بڕوانامەی شاهادەی خوێندنی ئیسلامی کردو هاوتای وێژەیی بێ وتم هەتا کەی بەس لە شەریعە وەرەگرترێم بۆ لە بەشەکانی تری وێژەیی وەرناگرترێ وتی ئێستا لیزنەیەکمان داناوە ئیش لەسەر ئەوەکەی هەوڵە کاتی بەرنامەکەم کۆتایی دێ بەڵام بە کورتی پێم بڵێ ئێمە گەرە بناوە بەم شێوەیە مامۆستاوی بەڕێز ئاماژەی پێکرد تەسبیت کرایەوە باشە ئیتر لە مەترسی دەربازە بین یان هەر لە بەردەم مەترسی هەر لە بەردەم مەترسین بەڵێ پەروەردەی ئیسلامی دیاندرا لە زیاتی پەروەردەی ئاینی بەڵام لە هەمان مادەی 20 لە بڕگەی 2 ئەڵێ وەزارەت بۆی هەیە هەر کاتێ بیەوێت دەستکاری ناوەڕۆکی یان گۆڕین یان لادان یان مانهەجی تازە بێنێت ئەوە خەتەرێکی گەورەیە ئێمە وەکو وتم ناوم گرنگ نییە ناوەڕۆک مویمە فەرموو وەزارەی پەروەردە 1200 مامۆستای دەرچووی شریعەت دامەزراوە لە کۆی 7000 قوتابخانە وەرە مامۆستای شریعەتدا بمەزرێت کە ساڵانە دێنە سەر شەقام وەرە وەزیری مشریف دابنە منهەجێک دابنە ئەو پرۆگرامە و ئەو لیژنەیە لا بدە کە ئاڵێ ئەمە ئەلمانین و ئەمانە هەمووی ئاشتی کۆمەڵایەتی تێکەدا بەو شێوەیە بێت بۆیە میلەتەکە وەعیە و دەستخۆشیشم هەیە هەر لایەنە ئیسلامیەکان نا لایەنەکانی تر کەسایەتی لە ناو حیزبە عیلمانیەکانیش هاتنە سەرخەت بۆ پشتگیری لە پەروەردەی ئیسلامی و زۆر سپاس مامۆستای بەڕێز ئەو خوشە بەڕێزانە هەندێک پرسیاریان ڕاستی جەنابیان کرد و بە تایبەتی شتێختیان لەوە کردەوە کە پەرلەمانتارانی تر و فراکسیۆنەکانی تر چەند هاوکار بوون لە مەوزوعەیە و ئێوە هەم بۆ خۆتان وەکو فراکسیۆنێکی ئیسلامی یان فراکسیۆنە ئیسلامیەکان تا چەند جهدی باشتان کردووە بۆ ئەوە هە بە کورتی پێمان بڵێ و تێکەڵی کەی لە بەردەم ئەوەیە کە ئایا ئێمە ئەو مەترسی کە مامۆستا ئەحمەد باسیەکە ئایا دیستان دەبێتەوە مەترسی لە دوای ئەم یاسایەش یانە بۆی سوپاس بۆ ئەو خوشکە بەڕێزانە کە مشارەکەی بەرنامەکەیان کرد طبعا ئێمە ڕاستی بەنسبەتی فراکسیۆنەکانی ترەوە لەم بابەتە ینی گفتوگۆی زۆر کراوە لە بابەتەکە دەرەنجام ئەوەی کە ئێمە داوامان کرد جێگیر بوو بەڕاستی ئینسان ئێمە ئەهلی ئینسافین بە حەقیقەت ئەوان هەر لە سەرتا وتیان ئەو مەترسی کە ئێوە هەتان بوو ئێمە ئەوە مەبەستمان نەبووە لەو مۆزوعە خۆیان تەسریحیان دا هەم لە وەزیرەکانیان هەم ئەندامانی پەرلەمانیان تەسریحیان دا شتی باش هەر باشەکە بڵێ ئەوە ئێمە لەگەڵ ئەوە نەبووین مەبەستمانەوە نەبوو بەڵام دیار بوو دواتر ئەوە بوو تێبینی و ملاحەزەکانی ئێمەیان وکو جوهدی پەرلەمانتاری و هەروەها شەقام مامۆستایانی بەڕێز و ئەوەی کە باسمان کە ڕێکخراوەکان تەوژمە ئیسلامیەکان و هەموو کە زانیان وەزەکە ینی جێگای قبولکردنی ئەوە بوو تێبینی ئەو خوشکە بەڕێزە باسی کردوتی سەرۆکی پەرلەمان بۆ خۆی داپۆشرا و محەجەبەیە بە مەفهومە ئیسلامیەکە وەڵام من لێرە پرسیارێکی شخصیە لە تایبەتمەندی سەرۆکی پەرلەمان بەڵام هەر احتیاطی بە وەڵامی شوەرگرێ بەڕێز سەرۆکی پەرلەمان دکتۆرە ڕێوازخان بەڕاستی هەر بابەتێک هاتبێتە پێشەوە نەگەر ئەو بابەتە لە ماوەی پێشوە مۆزوعی وەقفەکانیش پرۆژە هەموارێک هاتووەکەەوە ئێمەش وەکو لیژنە راپۆرتمان لەسەر نووسەوە لە ماوە خوێندنەوەی دووەمی بووەکرێ ئیشکالێکی شەرعی دروست بوو ئەم بابەتی هاوڕەگەز خوازی و ئەوانە ئەم بابەتی پەروەردە بەڕاستی هاوکارێکی زۆر باشە ئەو ڕۆژە ئەمە لە لیژنە وتی مامۆسا ئێوە ئاگادار بن بەڕاستی من قیامەتی خۆم بۆ دنیای کەس لە مۆزوعانە نافرۆشم و من بەڕاستی هیچ شتێک ناخەمە بەرنامەی کارەوە کە پێچەوانە بێ لەگەڵ ثەوابیتی ئیسلام زۆر باش لەبەرەوە ئەمە شایەتیەکە و من باسی واقعەکە ئەەکەم کە ئەمەی وتۆ جوهدی کردووە و ئەو مامۆستا بەڕێزانش کە تەشریفیان هات ئیمزای زیاد لە 4000 مامۆستا و کەسایەتی ینی ئیسلامی و خەڵکی خوێنەوار و ئەسحابی شادات و ئەنان هێنابوو ئەوانی شایەتی ئەدەن کە ئەو لەوێ هەڵوێستی چۆن بوو لە مۆزوعەکە و طبعا
هەمیشە سەرۆکی پەرلەمان دێ بەشداری ئەکا لە آخر کۆبوونەوەی لیژنەکان کە ئاکرێ کاتێک کە راپۆرتی کۆتایی ئەنووسن بە بەشداری ئەکا بۆی شتێک دەرنەچێکە وەک بڵێ دوایی پێی چارەسەر نەکرێ ئەمانە لەوەی زۆر هاوکار بۆ بە حەق زۆر باشە من یەک ملاحەزەیتر ئەو خوشکە بەڕێزانە باسی ئەوەیان کرد کە ئەو خەتەرێکە ئێمە باسمان کەوتمان مامۆسای وانە بێژ کاتێک کە دائەندە ئیشکالاتی لەسەرەوە مامۆسا عەرزی کرد بەڕاستی ئەوە ینی ئێمە تەمەن لە پەرلەمان تەعیینات توشت بەدەست ئێمە نییە ئێمە ئەوە ئەبێ ئەزانی چی بکەین چارەسەرەکەی ئەوەیە کە ئەم تەوژمە ئیسلامی هەوڵ با زۆرترین دەنگ بهێنێ و بتوانێ وەزیری پەروەردەکە خۆی بێ وانە وەزیری پەروەردەکە خۆی بێ ینی ئەو کاتە ئەنی ئەو ئیشکالانە نامێنێ ئەو کاتە ئەو خۆی چۆنی بێ ئەو پرۆگرامانە چۆنی بێ بۆ مامۆستای بەڕێز زۆر سپاس کای کاروان تۆ ئەخیر و تەمان پێ بڵێ ئەگەر ماوەتە بەوەی کە ئەو خوشکەش پرسیاری کردوتی ئەوە گرنگە قوتابیەکان تێبگێنن کە هوشیار بن لەم مەوزوعانە ئێمە بەردەوام لە هەوڵیکردنەوەی خول بووین لە دەرەوەی ناوەندەکانی خوێندن ئیتر لە ئاستی سەرەتاییەوە تە بنەڕەتیەوە تاکو وەگات بە زانکۆ و پەیمانگاکان ئێمە هەوڵی پەروەردەکردنیان ئەدەین و گرنگەوەیە وەزارەتی خوێنی باڵا وەزارەتی پەروەردە بە جددی لە سەرخەت بن بۆ پەروەردەی نەوەکانی داهاتوو چکە ئێستا ئێمە وەکو ڕێکخراوی قوتابیان و هەروەها ناوەندەکان کە لە هەموو شارەکان ناوەندمان هەیە ئێمە هەوڵمانداوە کە ئەو جیلەی کە چێت بۆ خوێندن پێشەوەی بچێت بۆ خوێندن ئێمە پێ بگەێنین چکە ئێمە باباس لە تەنها لە قوتابخانەکان نەکەین پێش قوتابخانە باخچەی چاوایان هەیە کە لەوێشدا پەروەردەیەکی لا دینی واتە لا ئیسلامی فێری ئەو کەسانە ئەکرێ تەبعاً کۆمەڵێک نمونەش هەیە کە لەگەڵم قسەم کردوونە جیاواز لەوە کە ئەمان بێدەنگی لێکراوە داواکارم لە بەڕێستانیان مامۆسایان وەکو ئەندام پەرلەمانیش لەوێ هەڵوێستان لەسەر باخچەی چاوایان هەبێ چونکە بەجددی کۆمەڵێک بڵێ ئەهلیەکان حکومەکانیش بەشێکیان کە مامۆسای زۆر ناشارەزا لە بواری دینی ئەنێرن بۆیە پەروەردەیەکی خراپ فێرەکرێن لەبەرەوەی مناڵ چۆن دەڵێ لاساییکەرەوەیکی زۆر عجیبە ئەتوانن لاسای بەرامبەری بکاتەوە دواتریش پێی تەرک ناکرێ بۆیە ئێمە ڕێکخراوی قوتابیان بەردەوام هەوڵمانداوە بە باشترین شێوە پشگیری قوتابیان بکەین و لەسەر هەڵوێستیش ئامادەین بینە سەر شەقام و پشگیریی تەواوی ئەو بەڕێزانەکەین کە دەست دەکردن بە چاکردن و باشکردنی پەروەردەی ئیسلامی بە باشترین شێوە لە ناوەندەکانی خوێندن زۆر سپاس کەواتە بینەرە بەڕێز و خۆشەویستەکان با چاوەڕێبین پەرلەمانی کوردستان خوێندنەوەی دووهەمی پرۆژە یاساکە بکە بۆ مێدەی کە بتوانێت چارەسەری ئەو نیگەرانی با بڵێن ئەم کۆمەڵگەی ئیسلامیە بکە کە لە گۆڕینی منهەجی پەروەردەی ئیسلامیە بەناز بوو ئەنجام بدرێت. من لە کۆتاییە زۆر سپاسی دووبارەی بەڕێز دکتۆر هەورامان گەچێنەی سەرۆکی لیژنەی ئەوقاف لە پەرلەمانی کوردستان و ڕێز مامۆستا ئەحمەد کەرگوچی بەرپرسی لیژنەی پەروەردە لە یەکێتی مامۆستایانی کوردستان و ڕێز کاروان عەلی بەرپرسی ناوەندی زانکۆ و پەیمانگاکانی کوردستان لە ڕێکخراوی قوتابیانی کوردستان و خوشکە بەڕێزانی کە لە بەرنامەکەمان وەکو میوان ئامادە بوون و هاوکارانی بەڕێزم و سپاسی ئیدارەی نەخۆشخانەی بەخشینی شەکین کە هاوکاریان کردین لێرە بەرنامەکە تۆمار بکەین. سپاس بۆ بینەرەوە ڕێز و خۆشەویستەکان تا بەیگەشتنەوەی شتر بە خواتان ئەسپێرین.